سڵاوتان لێبێت بەڕێزانم ئەم جارە پرسێکی تایبەت دەخەینە ڕوو بە دوواداچوونی بۆ دەکەین پرسی گوندی کۆریە. گوندی کۆری لەوانەیە خەڵکی هەولێر بە تەواوەتی ئاشنایەتی هەبێت کە شوێنێکی هەژار نشینە لە سەردەمی هاتنی سوپای کۆری کە لە هەولێر بوون و لە هەرێمی کوردستان بوون. لێرە ئەوان وەکو هاوکاریەک ئەم گوندیان دروست کرد، خەڵکێکی کەم دەرامەت کە ئێستا بەشێکی هەرە زۆریان قەرزارن، پارەی خانووەکەیان نەداوە، گرفتیان هەیە. دەڵێن کاکە لە قۆناغێک ئێمە لەو گوندەدا بووینە، لەو پرۆژەیەدا بووینە، کەس ئامادە نەبووە ماڵ و منداڵی بهێنێتە ئەم شوێنە. بەڵام ئێستا لەوەتەی کابینەی نۆیەم پرۆژەی تێدا کردو و شەقامی 150 مەتری هاتۆتە دەواازەی ئەم پرۆژەیە، خەریکە گەمارۆمان دەدەن، وامان لێ دەکەن خانووەکانمان چۆڵ بکەین و بۆ خەڵکی دیکە بەجێیان بهێڵین. با من زیاتر قسەی لەسەر نەکەم، من دەمەوێت بزانم ڕاستی کێشەی گوندی کۆری چییە؟ بەڕاستی کێشەکان چییە؟ بەڵێ تەوان بەر لە هەموو شتێک جەنابیش باس کرد. ئێمە ئەو پرۆژەی فەقیر وەژارانە و خەڵکانی کە بە بەدواداچوونەوە کرێسی بوون هەوڵدرا پارچە زەویەکیان پێدرا و کولفەی 20,000 دلار لە خەڵکی وەرگیرا، تقریبا کولفەی 10,000 دلار بۆ بینایەکە 10,000 دلاریش لۆ خەدەماتی لێمان وەرگیرا. ئێوە دەڵێن پرۆژەیەکی هەژار نشینە، بەڕاستی هەژارن ئێوە یعنی؟ بەڵێ ینی لە ڕووی مادیەوە، بەڵام لە ڕووی لە هەموو لایەنەکان کە الحەمدوللا لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئەوانە زۆر باشن الحەمدوللا. بەڕێ لە ڕووی مادیەوە خەڵکەکە هەمووی کرێچی بوو، دوێ هەمومان کرێچی بوون، کەم دەرامەت بوون هاتنێ. بەڵێ ئەو پرۆژەی جوانەی لێکەوتەوە کە ئەو کاتی ئەو ئاوەدانی 150 وانە نەبوو کە شوێنەکە ئەوها بەقیمەت بی. بەڵام دوای کە حکوومەت هێرم وەک جەنابیش باس کرد پرۆژەی 150 مەتری لێرە دروست کرد، ئێرە ڕەخبەتی کە کەسە ئەوە بینیمان ئەمانە کۆمەڵێک هەژار بوونە لەم گوندە خانوویان کڕیوە لەوم پرۆژەیە. ئێستا دەڵێ کێشەمانێ، با بچینە لای بەڕێزێکی دیکە بزانین کێشەکەتان چی. کێشەکەمانەوەیە گوندی ئیسپانی لێرکانە دوو فێسی گوندی ئیسپانی لەو لە سەعادی گوندی کۆری زمانی ڕەحمەتی دکتۆر فرسەت سۆفی کە ئەو ئاردا خێڵی سوور بوو عادی گوندی کۆری بوو، بەڵام پاشەوی ئێستا گوندی ئیسپانی دروستکرایە. ئەمە نازانی چێە نەخشەکەتانەیە تخواوە نەخشەکەی چیەوە؟ ئەوە نەخشەیە دوای ئەوەی کە 5,000ەکە ڕەوزکراوە 2,000 خان و دروستکرا. ئێمە سایت پلانی تەثبیت حدود و هەموو شتەکانمان بە شێوازێکی قانونی بە پێی لیژنەی مهندسین و شارەوانی بۆ بەرهێنان لۆمان ئەنجامدرا. پێشتر باسی ئەو زەویانە ئەو زەویانە پرۆژەی تێدا کرایە، ئەو پرۆژەیە لە زمانی کۆری بوو پێشتر. بەڵێ ئەوە تا پێشتر ئەو عاردەیە تو باسی دەکە ئێستا گوندی ئیسپانی دوی لەسەر کرایە. یەکەم جار هەمومانەوەی گوندی کۆریمان وەرگرت، نمونەی خانوەکان لەوێ سێرماکە لە بۆ ئیدارە و هەموو شتێک لەوێن دەرێت. ئەوە مامۆستا زەویەکانتان داگیر کرایە؟ ئێمە ناڵین داگیرکرا چونکە تەغیراتێکی تێدا کرا. بەویستی خۆتان؟ نەنا حکوومەت بڕیاریدا وەریگرتنەوە ئاردەکان بەشێکی ئەو دوو فەیسەی وەرگرتەوە. ڕەزامەندی ئێوەی لەگەر بوو؟ نەخێر، ئێمە ڕەزامەندی خەڵکی گوندی کۆری لەگەر ئەوە بوو پرۆژەیەک بێتە تەنیشتەوە لەسەر زەوی ئێوە؟ نەخێر بە هیچ بەڵام ئێستا ئێمە کە لەبەرەوەی سکیوریتی دەین سیتینە سەر بەوە بەرهێنانین وەکو هەر 82 پرۆژەکەی دیکە لە کوردستان دەمانەوێت مادام سکیوریتی دەدەین پارە دەین مانگانە ئێمە سیاجمان هەبی. دێها داواکاریمان بردیە لەوە محافەزەی کە لەسەر محافەزەی سکیوریتی بکەوە پێی عەقدەکەی کە لەگەر ئەو شەریکەی کردیتی. بەڵام ئێمە دەرێن زروفەکە ئەو هایە و نازامچیۆنە هەمووش کولفەکەی 150 میلیۆن دینارە. ئێستاش ئێمە بۆ ینی 4 مانگە دەڕین کە سیاجەکەمان لۆ بکەن داواکاری 1400 خانەوادە ئەوەی گوندی ئیسپانی. باش ئەم پرۆژەی سیاجی کردووە ئەوان کردویان ئەوەدانە سیاجێکی خۆ ئەمە خەدەمانی سیاجی خۆمانە بی واژووی 1400 خانەوادەمان بۆیان بردووە تا ئێستا جوابمان نادەنەوە بەس ئەمرەکەش دەرکەن. گوتان زۆر کێشەمان هەیە، یعنی بزەبت کێشەکان چییە؟ ئەمە کێشی ئاوەکان دوو بیرمان هەبوو، دوو بیری زۆر شاس کە ئەوەی بەوا باسکرا کە قوبریسەکان لیاندا بوو، ئەو دوو بیریان لەمە داژیر کرد. داژیریان کرد ئەو دەسەڵاتەشی شەریکە کەچی لەگەرەکە. ئێستا سەرچاوی ئەوتانە سەرچاوی ئەومە لە بەدیلی ئەو دوو بیرەی سێ بیری لێدا بە هەر سێ بیری ناگاتە یەک بیری خۆمان کاتی خۆمان. باشە کەسێک نییە لەو پرۆژەیەوە بچن لەگەڵی قسە بکەن برێکا کارێن گوت چ دەکەنەوە ماڵی ئێمەیە؟ جوانە ئەمە ئەوەی هەمانەیە کەسە دوای خوای ماری مەلا مستفای جنابی براگەورەی ئێستا داواکاریتان داواکاری گرنگەوەیە لێمان گەڕێن با بە مرتاحی خۆمان و ماڵ و مناڵمان بژین لەناو
خانوەکان هەر ڕۆژە و فلیمەکمان بە دروست مەکەن ڕێگاوبان یەک جادەی 15 مەتریمان هەیە کاک کامەران یەک جادەی 15 مەتریە تەحملی 2000 سەرخێزانی دەکات زیاتر تەحمل ناکات ژیان ئەتوو دوو زۆنی گوندی ئیسپانی باوەیە سەرێ ئەوە یەک دەرگاکە ببینێ ئەوە یەک دەرگاکەمان ببینێت کە لەسەر 150 ئەوە یەک و دوو لە مەسئلەی ئاو و کارەبا کاکە ئاخر هەر پرۆژەیەک دەکرێت هەموو حکومت لۆ خۆی یان شەریکە حیسابی ئەوەی کردی ئەو پرۆژەیە چەند کەمی ئاوی دەوێت مەسەلەن گوندی کۆری ئێستا و کەمی ئاوە بەشی دەکات هەتا حەدەک ئەمە لۆ خۆمان اقتصادیش دەکەن لە بۆی جەدۆلمان هەیە ئەگەر ئەتوو بێ ئەو مەشروع زەخمەی لەسەر ئەو ئاوەی گوندی کۆری بڕوێنی سبەی کێشەت لۆ دروست دەکات پێش ئەوەی کێشەکە دروستبی تکا دەکەم دیسان تکا دەکەین زۆر برادەران باسییان کرد و هەمووشمان باش دەزانین ئەو ئیشە لە قودرەتی مەدانیە ئینسانی وەکو مەک کەسی ئاساین شتێک کە پێمان نەکرێن دەرێن لا حەولە وەلا و پاشەوەی کە ئەمە دەرن لا حەولە وەلا چێ دیکەمان هەیە جەنابی برا گەورەمان هەیە ئەوەی بینیتان کەمێک بەر لە ئێستا ئەوە ئەو قوتابخانە بوو کە باسمان لێوە کرد منداڵەکان قوتابیەکان چەندە ئازاریان هەبوو بەڵام دوای ئەوەی سەرۆکی حکوومەت کە سەردانی گوندی کۆری کرد و زانی کە شوێنی هەژارانە هەر دەست بەجێ بڕیاریدا بە دروستکردنی ئەم قوتابخانەیە کە قوتابخانەیەکی مۆدێرنە ساڵی دامەزراندنیشی 2023 دامەزران باشە پێشتر وەسی قوتابیەکان چۆن بوو لەو پێشتر لەو پشتەوەی کابینە بوو کابینەی گچکە بوو یعنی زستانان ئاو داهاتە خوارێ خەڵکەکە ناچار دارەکانی خۆی دەبردە و قوتابخانەی دەوروبەری گوندی کۆری پاشان کە سەرۆک حکومەتا تێرە وەکو لافاوەکە هات ئەو کاتی کە لافاوەکە لێرە بڕیاری دروستکردنی قوتابخانە چیدا لەگەل لافاوەکەی لەگەل لافاوەکەی کە یەکەم بەرپرسیش بوو گەیشتە گوندی کۆری بڕیاری دروستکردنی قوتابخانەکەیدا و فترێک کەم پاشی هەر بەخۆش هات بەردی بناخەکەیدانا و فترێک پاشتر هەر بەخۆی هات افتتاحەکەی کرد تا ئێستا چەند جار سەردانی کرد 3000 سەردانی ێرە کرد لە فترێکی کەم لە فترێکی کەم یعنی زۆر احتیمامی بە خەڵکی گوندی کۆریدا و ئەوەش لەوە سەرچاوە دەگرێت خەڵکی گوندی کۆری سەتانوەتی خەڵکی کوردنشینن خەڵکی هەولێرن و خەڵکی هەژارنشینن هەژارنشینم ئێستاش قەرزارن وانە زۆربەی هەرە زۆری ئێستا هەر یەکی دوو دەفتەری حکوومەتی لەسەرمایە باش ئەی خوێندن بەر دێرە بە باشی بەڕێوە دەچی بۆ منداڵەکانتان زۆر باشە و سەرۆکی حکوومەت دەستخۆشی لێ دەکەین پاشوەی کە بڕیاری دروستکردن قوتابخانەکەیدا هەر خۆشی دەستپێکی ساڵی خوێنی نوێ زەنجە قوتابخانەی لێدا هەلێرە بەڵێ کەوایە ئەو پێچی لێرە بوو بەڵێ ینی دەیان پرۆژەی گرانبەها دەیان پرۆژەی زۆر زەبەلاح دروست کراوە بە حیاتی سێجار سەردانی کاتی لافاوەکە و لۆ کاتی دانانی بەردی بناغە و لۆ افتتاحی قوتابخانەکە شەر خۆی سەردانی کرد باشە تۆ چی دەڵێت بۆ ئەمەیانێ داهاتوتان ترست هەیە لە داهاتوتان والله ئەگەرەها پشتە دوی لەوانەیە ئارێ وەڵا مەسەمەوەکو وەفایەک بۆ سەرۆکی حکوومەت وێنەیەکمان لە دەواازەی شاردانایە و هەر کەسێک بیبینیتون پێ خۆشحال دەبییت ئەمەش پێی سەر بلندی یعنی خۆشتان ئارێ وەڵا زۆریش ما خۆشی یاری مەسەلەکە بەرژەوەنی نییە کە دەزانی خۆری گوندی وەکو وەفایەکە هاوکاری کردینە و سەردانی کردینە ئەمەش وێنەیەکی ومان لە دەواازەی دانایە پێم باش بوو بەڕێزانم سەرنجتان ڕابکێشم لەسەر خانووەکانی گوندی کۆری کە دەڵێن خانووی هەژارانە ئەم خانووە سیرکەن ئەمە دیوارەکەیەتی سافلینێ وەختی خۆی سوپای کۆریە بۆ خەڵکی کەم دەرامەت دروستی کردووە ئێستا بۆ ئەوەندە مەرغوب بووە بینایەکەی نییە سەیری سەقفەکەی بکەن ینی بەڕاستی بە شێوەیەک دروست کراوە بۆ کاتی بووە شوێنەکەی گرینگە 200 مەترە دیزاینێکی جوانە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕاستی بۆ خەڵکی فەقیر ئەگە خەڵکی فەقیر نەبی خەڵکی زەنگین لێرە ناژی ناوەڵا کەس ناتوانین لێکانە بژیەکانە هەمووی سندەویست پەنەڵە سندەویست پەنەڵە ینی خوا نەخواستە ئەگەر ئاگر و شت بێ خەتەر ئەوە دوسێ زار لێکانە خانی هێستا ینی شەریکا یان خەڵک کاتێبانە گەنە کوالێتەشەوە هەوها بەرزیش نییە کاتی دروست کراوە ئێستا تو تعمیری دەکەیت تعمیری دەکەم ونزگە دەبی دەفتەرە چی لێ بدێ زە دەتوانانی ژیان لە ناو بکەیت ئەجوازمان لێ ناینن 5 ساڵ ئەمە لێ کانە بەو نەهامەتی دەژین
ئێستاوازمان لێنین وازنێنە دەیانێت لەبەر بینایەکەیان لەبەر زەویەکە لەبەر زەویەکەیە زادەکەی دەیانێ بن ئاوەکەی دێ بن کارەباکە الحەمدولillah خان و لێرە بە چەندە خانی لێکان لە 6 هەتا 8 دەفتەریدا 8 دەفتەری بەڵێ حەسەب جێ ئەو پرۆژانەی لە دەوروبەرتان دەکرێت ئەوان بە چەندن ئەوانە بە 30 دەفتەرینە 30 دەفتەر بەڵێ بچیتە بەڵێ 30 دەفتەر تعداد چەند 15 مەترمان بینە ئەوەیش کاتی خۆی ئیمە بوو بەڵام ئەوە بردیان دەستیان خۆش بێستە بالێمان دەستیان خۆشبی ڕحمن ژیانەکەی خۆمان بکەین لێکانە ئەوە دەبینی کاکەمەراوە کوالیتیەوەی بیر لە ناو عادیقەیە واستمەوەیکانە بیرەتی نایتێ بەڵێ ئەوە هەموو لەسەر مەسروفی خۆمان با بزانین ڕای ئێوە چیە ئێوە کابانی ماڵن ژیان دەکەن لە ماڵ دۆختان چۆنە واللهی دۆخەکەمان چۆنە ئێمە بەو کابینانە شکرین زۆر پێش شکرین چووکە سەرۆک بارزانانی پێشکەشی ئێمەی کردووە تاسە 3000 سەری لە گوندی کۆری داوە ئێستاژەمە زۆرمان پێ باشە و پێ خۆشە نامانەوە یعنی دەستکارمان بکەن و جێمان لێ داگیرکەن و ئەوە 3000 خەریکن گوندی کۆریمان لێ تێکدەن ئەوتان چۆنە کارەبا بەخوای باشە ئەو کارەبا باش زۆر باشە ئەگە لێمانگەڕان پێشتر چۆم و ئێستا چۆنە واللهی ئێستا تۆزەک ئەو کەم بۆتەوە بەس بیرەکان خەکەمیان تێدایە بیرەکان بڵێ بەڵانە گەلێمانگەڕێنێک مشکیلەمان نییە ئێمەش هەر چاومان لە سەرۆ برا گەورەیە کەسی کەنا فقط برا گەورە ئەو جاریش لە ڕقەی خەڵکی ڕوحم بە قوربانی بێ ئەو جاریش لەسەر سەری گەڕم چکە لەوی زیاتر کەسی کەشتێک نابین واللهی ئەو بەکەلێک هەموو دنیای دێ داواکاریمان ئەوەیە دەستکارمان نەکەن لێمان گەڕێن یەک جێمان لێ داگیر نەکەن هیچ جێکشمان لەگەڵ بەش نەکەن چۆنین باوا بین ترستانەیە ئێستا بەڵێ ئەرێ والله کەوایە ئەنگۆدرێن تکایە بمان پارێزن من پارێزە برا گەورە ڕوحم بە قوربانت بە بەخوا لە تۆ زیاتر کەسی کەنیا وە کەسی کەشتێک نابین هیواداری بێ سەرخەت بەدڵ و بەجیان بمان پارێزی نەهێڵی هیچ کەس جێمان لێ داگیرکە دکتۆر لە دەستپێکدا بەڕاستی دەمەوێت بزانم لە فەرهەنگی کابینەی نۆیەم و دەستەوە بەرهێناندا شتێکی لەم جۆرە هەیە کە جیاوازی بکرێت لە نێوان پرۆژەی کەم دەرامەتان و پرۆژەیە کە خەڵکی زەنگین و پارەدار تێیدا بژین بە دڵنیایی نەخێر طبعاً هەم ڕێنمایی و ڕاستپاردە و بڕیارەکانی جەنابی سەرۆک وەزیران هەم حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی هەمیش دەستەوە بەرهێنان هیچ جارێک ئەو جیاوازیەی نەکردووە بەعکسەوە زیاتر هەوڵ درراوە خزمەتگوزاری زیاتر پێشکەشی ئەو شوێنانە بکرێت کە خەڵکی کەم دەرامەتی لێیە بە بەڵگەی ئەوەش کە ئەسڵەن پارەی خزمەتگوزاری لەو شوێنە کەمترە و زیاتریش حکوومەت بەهانانەوە دەچی لە بابەتی مەسەلەی ئاوە کەهرەبایە شتیترە بەڵام هیچ جیاوازیەک لە بینی هیچ شارێکی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان نەکراوە بەعکسەوە یعنی ئەو ئیمتیازەتانەی کە ئێمە دەدەینە ئەو شوێنانەی کە خەڵکی کەم دەرامەتی لێ یان ناوچەی کەم گەشە سندون زۆر زیاترە لەو خزمەتگوزاریانەی کە ئێمە لە شوێنەکەتر دەکەین بەڵگەشت بۆ ئەوە ئێمە 2024 جەنابی سەرۆک بڕیاری دا بۆ هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان هەر لە گەرمیان تا دەگەیە زاخۆ هەر ناوچەیەکی گەم گەشە سندوو هەبی لە هەموو ڕسومات لە هەموو ئجور لە هەموو ئەو پارەی کەوا بەرهێنان وەردەگریتن بۆ پرۆژەکانی بەرهێنان ئەو ناوچانە ئەعفا بکرێتن باشە دکتۆر دێمە سەر گوندی کۆری خۆت دەزانی ماوەیە کە خەڵکەکەی نیگەرانن گلەیی دەکەن دەڵێن ینی هەندێک پرۆژەی تازە دروست دەکرێت لەسەر حیسابی ئێمەیە و حکوومەتیش ئەم بابەتە دەبینێ و دەستەوە بەرهێنان ئەمە دەبینێ چاوپۆشی دەکات طبعاً هیچ پرۆژەیەک لەسەر حیسابی هیچ پرۆژەیەکی تر نییە گوندی کۆری ئەو بەشەی کە تەواو کراوەکو خۆی دەمێنێتەوە بە زۆر بە احتیمام بە گرنگیەوە بەڵگەشتمان بۆ ئەوە جەنابی سەرۆک وەزیران 3 جار سەردانی شاری کۆری کردووە لە لافاوەکە سەردانی کردوون قوتابخانەیەکی لەوێ افتتاح کردووە جارێکی تری سەردانی کردوون ئەمە بەڵگەی ئەوەیە کە جەنابی سەرۆک وەزیران حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی بە گوندی کۆری و بەو ناوچانە دەداتن کە خەڵکی یعنی کەم دەرامەتی لێیە و طبعاً خەڵکی گوندی کۆری
مافی خۆیانە داوای هەر جۆرە ئەمتیازێک لە حکوومەتی هەرمی کوردستان بکەن ئێمەش درێغیان لەگەڵ ناکەن دڵنیاشیان دەکەینەوە لە هەموو حاڵەتێکدا ئەمە پشتگیریان دەکەین و هەر گلە و گازندەیەکیان هەبێ ئەمە پشتگیری لەو گازندانە دەکەین بەڵام هەر شتێکی تریش کە بۆ شوێنێکی تر جێبەجێ دەکرێت یان هەر پرۆژەیەکی تر بە دڵنیایی تەسیر لەسەر ئەوان ناکە و بە هیچ شێوێک لە ماف و لە ئەمتیازاتیان لەوێ کەم ناکرێتەوە حکوومەتی هەرمی کوردستان لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆک وەزیران ئەخیر جار بڕیاری دا وەزارەتی شارەوانی تەکلیف کرا و ئێمەش وەکو دەستە بەرهێنا ڕازی بووین کە تعویزاتی پێشتر کە خەڵک لەوێ نەقل کرا بوو جارێکی تر بگەڕێنەوە شوێنەکانی خوان کە بە زۆنی گوندی کۆری ناسراوە و خانووی لەوێ دروست بکەن و ئینشاڵڵا ئێمەش هەموو یارمەتی و ئاسانکاریەکیان دەدەین لە داهاتوودا کە هیچ شتێک تەسیر نەکاتە سەر کەمکردنەوەی ئەو ماف و ئەمتیازەتانەی کە لەوێ هەیتیان باش ئێوە دەڵێن ئێمە ئامادەین هاوکاریان بکەین و جێش لە گلەی و گازاندەکانیان دەگرن یەک لە داواکاریەکانی ئەوان دەڵێن پرۆژەکەمان لە 2010 ئاوەدانی تێدا دروست بووە بەڵام تاوەکو ئێستا سنوورمان نییە وەکو پرۆژەیەکی دیکە کە دەیان پرۆژە لە دوای ئەوان و دەڵێن چارەنووسی دەرگاکەشمان نادیارە ترسمان هەیە دەرگا لە سەرماندا بخرێت بە هیچ شێوەیەک نە دەرگادا دەخرێت نە ڕێیان لەسەر 150 متری قەپات دەبیتن بەعکسەوە ڕێی زیاتر و دەواازەی باشتریشان بوو دەکرێتەوە بابەتی سیاژەکەش ئەوەی کە باسم کرد گوندی کۆری ئەستان هەموو زۆنەکانی جێبەجێ نەکران ئینشاڵڵا ئەو زۆنەی کە ئێستا تەرخان کرا بوو تعویزاتی پێشتری کووری کە دراوەتە خەڵک ئەو وەختی دەکرێت مەسەلەن ئێمە تەکلیف لە حکوومەتی هەرێم یان لە مەبەستن لە حکوومەتی محلی هەولێرە پارێزگایە یانش لەگەڵ وەبەرهێنەران ئێمە بتوانین سیاجێکە ئەگە لەسەر داواکاری خۆیان بووان بکرێتن ئەمە لە قۆناغی ئەوەی کە زۆنەکانی تریش تەواو ببیتن و بەڵام دڵنیایان دەکەینەوە کە بە هیچ شێوەیەک ئەو ڕێڕەوەی کە هەیتیان لەسەر 150 متری کە باز دەکەن دادەخرێ بە هیچ شێوەیەک داناخرێت و بەڵکو ئینشاڵڵا بۆیان زیاتر دەکەن کەوایە کابینەی نوێم خەمخۆرە و بەرگری لە مافی ئەوان دەکە و جەنابی سەرۆک وەزیران خۆی خەم لەو بابەتەی دەخواتن و بەدواداچوون دەکاتون و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر ئەم بابەتە و بابەتە هاوشێوەکانی تر لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان جەنابی پارێزگار دانیشتوانی گوندی کۆری دەڵێن غەدرمان لێ دەکرێت ئەو پرۆژەیە کە دەکرێت لەسەر سنووری زەوی گوندی کۆری پرۆژەیان دروست کردووە لەملاوە داگیریان کردووە زەویەکانیان لەملاوە زەویەکانیان داگیر کراوە دەڵێن خەریکە بەوابەکە و دەرگاکەشمان لێ بسێنن ینی چارەسەرێم کێشەیە دەکەن یان کێشەکە بەردەوام دەبێت بەتاکیت گەڕەکی کۆری گوندی کۆری کە ناوەکەی وایە یەکێک لە گەڕەکە گرنگەکانی شاری هەولێرە کێشەیەک نییە بەوەی ئەزمەیەک لەوێنەر دروست ببیتن یاخود دەرفەتێک بدرێتن لەوەی کە خەڵکی ئەو گەڕەکە هەز بە نیگەرانیەک بکەن چ وەکو پارێزگا و وەزارەتی شارەوانی و سەرۆکاتی شارەوانی هەولێر و قایمقامەتی مرکز و هەروەها بەڕێبەرایەتی گشتی وەبەرهێنان و دەستەی وەبەرهێنان قەت ممکن نییە غەدر لە کەس بکرێت بەڵام لەگەر ئەو بابەتانە جەنابی سەرۆکی حکوومەتی شاتە سەرخەت ئاگاداری ئەو پرسێ بەڵێ ئەو بابەتە جێبیستی داواکاریەکانی ئەوان بچکات داواکاریەکان ئێمە دیسان دەڵێمەوە بڕیارێک نەدرا بوو بچین گیان لێ بگرین ئەوەی کە ئەوان ڕێک دایانەوێ دەڵێن پرۆژەیە کراوە لەسەر سنووری گوندی کۆریە ئەوان دەڵێن ئێمە پرۆژەی ئێمە زەویەکانش لە ڕابردوودا زەوی ئێمە بووە ئێستا لە دوو لایەن ئێمە گەمارۆ دراوین ئەو دەرگای کە دەرگای ڕئیسیە خەریکە دەرگاکەشیان لێدەستینە و لەگەڵ ئەوەش دەڵێت چەندین جار سەردانی جەنابی پارێزگار و دەستەی وەبەرهێنانمان کردووە لە هەرێمی کوردستان داوامان کردووە سنوورێک دیاری بکرێت بەڵام کەس نەهاتۆتە وڵات زانی کە کامەران کەس لەوێ غەدری لێ نەکرایە بە بەڵگەی ئەوەی ئەوانەی کە لاوێن دەرێ خانوویان وەرگرتووە دامەشی حکوومەت بووە لە بۆ دەربازبوون لە کرێسیاتی بووە ئەو دامەی حکوومەتە هۆکاری ئەوەی ئەوان ئێستا خاوەنی یەکەی نیشتە جێبوونن دوو ئەوانەی پرۆژەکە تەواو نەبووە گرفتێک هاتۆتە پێش و گرفتە داراییەکان ڕێگربوونە خەرەبوو کراونەتەوە بە زەویەک کە زەویەکی گران بەهایە
هیچ کەسێک لەوێ نییە زەوی مابێتن و حەقی پێنەدرابێتون زەوی درابیتە پرۆژەی وەبەرهێنان. پرۆژەی وەبەرهێنان لەوێ کرایە بەڵێکرایە، لە دووری وێکرایە کرایە، لە نزیکی وی کرایە تەواوە، بەڵام ئەوانە بە پرۆسە کرانە. بە پرۆسە کرانە مۆڵەتی وەبەرهێنانیان هەبووە، وەزارەتی شارەوانی سەرۆکایەتی شارەوانی زەویەکەی لە بۆ دیاریکردنە. ئەو زەویانە زەوی حکومت بووە پێیان درایە بە پرۆژەکانی وەبەرهێنان، نەزەوی ئەو خەڵکە بووە. بەڵام ئەو داواکاریەی کە خەڵکی گوندی کۆری دەکەن دەواازەی خۆیان هەیە، ڕێگایکی خۆیان هەیە، لەوەی دڵنیایان دەکەینەوە ئەوە ڕێگای ئەوانە دوو باسی ئەوە دەنیا و ڕێگای داناخرێ لە ڕێگا داناخرێ بە هیچ نوعێک. شاری وەبەرهێنان سنووری دیارە کە گوندی ئیسپانیە لە تەنیشتیشدا گوندی کۆریە و قەرەبوش سنووری دیارە کە ئەویشە جزئەکە لە کۆری بکە و خەڵکە وا ڕێپێدان بوویتەوە دەست بە زەویەکانی دەکات. دەمینێتەوە باسی ئەوە دەکرێت کە گوایە ئاویان غەدری لێ دەکرێتن و کارەبایان غەدری لێ دەکرێت. من دڵنیان دەکەم و لە هیچ بابەتە غەدریان لێ ناکرێتن و کەسیش ڕێگا پێدراو نییە غەدریان لێ بکەم. دیسان دڵنیان دەکەم سەرڕای هەموو ئەو مؤسساتانەی کە ئێمە پەیوەنددارین بە کێشەی ئەوان، بەڵام لە هەمووشی گرنگتر جەنابی سەرۆکوەزیران ئاگاداری داواکاریەکەی ئەوانە. هەر داواکاریەکیشیان لە چوارچێوەی لۆژیک و منطق بێتن و لە توانای حکومت دابێت لە بۆیان جێبەجێ دەکرێت. بەڵام ئەگەر ئەوانیش داواکاری لە سەروی داواکاریەکانی خۆیان بکەن بە دڵنیاییەوە کە سوکاری ئێمەنە بە ڕاشکاوی پێیان دەڵێن ئەوانە جێبەجێ نابێتن.